لا کاتژمێر هەشتی بەیانیەوە بەشی خەدەمی سەر شەقامی 120 مەتری سەر بەرزەپردی ڕێگای کەرکووک داخراوە. ئەمەش بەهۆی ئەوەی ئەم جۆینانە یاخود ئەم یەکتر بەستانەی سەر پردەکە بەشێکی تێکچوون. لە ماوەی ڕابردوو لە 3 2025 پامنێرمان ئەحمەد شەمزین ئێرە راپۆرتێکی لەسەر ئەم شوێنە ئامادە کردبوو. ئەم ڕۆژ تیمەکانی چاکردنەوەی شارەوانی بە مەبەستی چاکردنەوەی ئەم شوێنە لە کاتژمێر هەشتی بەیانیەوە شەقامە خەدەمیەکان داخستووە، بەڵام هاتوچۆ لە شەقامە سەرەکیەکە ئاسایە. جا من قسەم لەگەڵ ئەو سەرپەرشتکارانەی کە کاری نۆژەنکردنەوەکە دەکەن قسەم لەگەڵیان کردەوە بازەوە دەکەن ئەم شوێنەی خەدەمیەکە با بڵین ئەمڕۆ تەواو نابێتن، بەیانی باگەری زۆرەوە بەیانی دوای نیوەڕۆکەی کارەکانی بە کۆتادت لەگەڵ تەواوبوونی سایدە خەدەمیەکە ئیدی دەست دەکەن بە چاکردنەوەی بەشە خێراکەی شەقامی 120 مەتری. ئەمەش بۆ ئەوەی لە سەرەتادا نانەوێت هەردوو سایدەکە بە کاملی بگرن بۆ ئەوەی هاتوچۆ لە شەقامە خێراکە بەردەوام بێت. ئەوەیە تیمەکان لە کاتژمێر هەشتی بەیانیەوە لێرن. من قسەم لەگەڵیان کردووە بە شێوازێک قیرەکەیان هەڵکەندووە لەگەڵ ئەو جۆینە یاخود ئەو یەکتر بەستی ئاسنی سەرپردەکە کە بەشێکی تەواو تێکچوو بوو. لێرە چەند شۆفێرێک لە ماوەی ڕابردوو کە من بۆ خۆم بینیمە لە نێو سۆشیال میدیا ئۆتۆمبیلەکانیان کێشیان بۆ دروست بە لەگەڵەوەی لەو تاسەیانداوە، بەڵام ئێستا بەشە خەدەمیەکە داخراوە تاوەکو سبەی دوای نیوەڕۆژ بەشە خەدەمیەکە ناکرێتەوە. دواتر کە ئەم بەشە خەدەمیە تەواو بوو ئیدی بەشە خێراکەی دەکرێتەوە. جا دەمێت بە شۆفێران بڵێم بۆ شوێنەی دەتوانن یاخود بۆ ڕێگای جێگرەوە کە بەکاری بێنن ڕێگای شەقامی 120 مەتری نزیک پەیمانگای تەکنیکی دەتوانن بە ئاراستەی ناوشار بێنەوە. دواتر لە شەقامی کەرکووک لە نزیک زانکۆی ئەندازیاری بسوڕنەوە ئیدی بە ئاراستەی شەقامی 120 مەتری بێن و بەسەر شەقامی 120 مەتری بکەونەوە هیچ کێشێک نابێت. بەڵام ئەوەی تەنها گیراوە لە ئێستادا ئەو بەشەیە کە لە شەقامی کەرکووک بتێت بەسەر شەقامی 120 مەتری بکەی بە ئاراستەی شەقامی مووسڵ بڕۆی.